کۆمەڵی ئیسلامی کوردستان هەنگاوە کرداریەکانی بۆ بەستنی کۆنگری چوارەم دەست پێ کردووە. ڕۆژانە لە ئەنجومەن و ناوچە جیاوازەکان کۆبوونەوەی گشتی بەڕێوەچێت. تێیدا ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکان دەری دەکەن. ئێمە لەم ڕاپۆرتە مەیدانیدا وردەکاری و شەفافێتی پرۆسەکە بوو ئەوە دەخینە ڕوو. لە سەرەتای هەموو کۆبوونەوەیەکدا کۆبوونەوەکە بە ئاوتەی لیژنە دەست پێ دەکات. ئێستادا ئەندامان و کادرانی ئەم ئەنجومەنی مەڵبەندی سلێمانی گوێ لە ئاوتەی لیژنەی باڵای کۆنگرە دەگرن. وەرمونە ئەگەر ئێمە سەیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەین، بەڵام مەکتەبی هەڵبژاردنت هەیە بۆ لەبەری سەردەمەکە بۆ بە سەردەمی هەڵبژاردن لە هەر 4 ساڵجارێکە تۆسێ هەڵبژاردن بەشداری دەکەین. زۆر کاروباری حکومیمان هەیە، زۆر کاروباری دەوڵەتیمان هەیە، بە تایبەتی ئەگەر هەڵبژاردنەکان بگرین کە ئێمە ئیشی هەڵبژاردنەکەین. لە ڕاستیدا لەبەر ئەهەمیەتە شەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەتی سەرکردایەتی کۆمەڵ کە بەرنامەی کۆنگرەی داناوە، ئێمە داقە ئیسلامیەکان لێمان قبوڵ ناکەن موسڵمان ئەمڕۆی لە دوێنێ بچێت. ئیسلامی کوردستان لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردووە سوپاس بۆخوا سەرباری بوونی 3 قەیرانی کوشندەی کورد لە هەرێمی کوردستان و عێراقا. وتاری سەرۆکی لیژنەی پێشکەش کرا ڕێنمایەکانی کۆبوونەوەی گشتی خوێندرایەوە. لە ئێستادا وادەی پشتڕاستکردنەوەی ئەو نامانەیە کە پێشتر ئەنجومەنەکان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوە گشتەکان ڕەوانەی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامیان کردووە و ئەوانیش پەسەندیان کردەوە. وەک دەبینن ئەندامێکی لیژنەکە ناوەکان دەخوێنێتەوە و لیژنەی هاوکاریش ئەم فۆرمە دابەش دەکات بەسەر ئەو ئەندامانی کە لێرە ئامادەییان هەیە بۆ ئەوەی کە نوێنەرەکانی خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان دیاری بکەن. صباح سعيد روسا محمد أمين علي محمد أمين محمود علي دیارە قۆناغی پشتڕاستکردنەوەی ناوەکان و دابشتنی فۆرمی دەنگدان کۆتایی هات. ئێستاکە هەر کەس ئازاد لەوەی کە خۆی بپاڵەوێت خۆی کاندید بکات بۆی کە ببێت بە نوێنەری ئەنجومەنەکەی نوێنەری ئەندامانی ئەنجومەنەکەی بۆ کۆنفرانسە ناوچەیەکان. ئەم بەڕێزانی کە دەیبینن نوێنەری ئەنجومەنی سێی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کە خۆیان پاڵاوتەوە بۆی کە ئەندامان و کادران دیاریان بکەن وەکو نوێنەر لە کۆنفرانسە ناوچەیەکان. و ئێستاکە پرۆسەی دەنگدان بۆ ئەم بەڕێزانە دەستی پێکردووە کە لە نێویاندا بە پێی ڕێژەی ئامادەبووان نوێنەری کۆنفرانسە ناوچەیەکان دیاری دەکرێت. دیارە لە ئێستادا پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن دەستی پێکردووە. وەک ئەبینن ئەندامان و کادرانی ئەنجومەنی سێی مەڵبەندی سلێمانی دێن ئەو ناوانی کە دیاریان کردووە دەیخنە ناو سندوقەکەەوە و دەنگی خۆیان ئەدەن بۆ کەسانی کە یانە بمن بە نوێنەریان لە کۆنفرانسە ناوچەیەکاندا بە شێوەیەکی ئازادانە بە شێوەیەکی شەفافانە و یەکێک لە ئەندامانی لیژنەی باڵای کۆنگرە سەرپەرشتی پرۆسەکە دەکات. يعني سان بيقوم پرۆسەی دەنگدان کۆتایی هات. لە ئێستادا جیاکردنەوە هەژمارکردنی دەنگەکان دەستی پێکردووە. یەکێک لە ئەندامانی لیژنە ناوەکان دەخوێنێتەوە ئەو ناوانی کە نووسراوە و یەکێکی دیکە لە لیژنەی هاوکاری دەنگەکان هەژمار دەکات. و بەشێکیش لەو ئەندامانی کە نەیانویستۆ بچنەوە لە چاودێری پرۆسەکە دەکەن و چاودێری جیاکردنەوە هەژمارکردنی دەنگەکان دەکەن. جمال عبد يسوع عثمان محمد عبد جیاکردنەوە و هەژمارکردنەوەی دەنگەکان کۆتایی هات. ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکان بۆ ئەم ئەنجومەنە دیاریکران. لیژنەی باڵا کۆنووسی کۆتایی نووسی و کۆتایی بە کۆبوونەوەکە هێنا. ئەو شەفافەتی کە کۆمەڵی ئیسلامی داوای دەکات وەک خۆتان بینیتان لەنێو کۆڕ و کۆبوونەوە هەڵبژاردنەکانی خۆشیدا بەڕێژەی لە 100% جێبەجێ دەکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.